بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق هەوڵێکەیە بۆی پەیوەندەکانی هەرێم و بەغداد لانی کەم لە ڕووی ئابووریەوە ئاسایی بکرێتەوە. بە پێی زانێرە لە ئێستادا هەوڵێکەیە لە بەغدادەوە بەڕەپارێک بۆ هەرێمی کوردستان بنێنرێت و سەرۆکوەزیرانی هەرێمیش لە تویتەر ڕایگەیاندووە کە لەگەڵ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق قسەی کردووە و بڕیاریان داوە کە بۆ جێی هەرێم بگەڕێنەوە. لە بەرنامە ئەمڕۆ سەرەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا، هەروەها مەسەلەی هەڵبژاردننی پێشوەختە و ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق دەکەین لەگەڵمان. ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمان بەردەوامن. لە ئێستادا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە قۆناغی وردبینی ناوی کاندیدەکانە و بە پێی زانیاریەکان تا هەنووکە 135 کاندید بەهۆی ئەندامبوون لە هێزە چەکدارەکان دوور خراونەتەوە. بۆ هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق 3523 کەس لە 83 بازنە لە سەرتاسەری عێراق خۆیان کاندید کردووە و چێبڕکێ لەسەر بەدەستهێنانی 329 کورسی دەکەن. لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش 146 کاندید کێبڕکێ لەسەر بەدەستهێنانی 44 کورسی پەرلەمانی عێراق دەکەن. بە پێی سیستمی نوێی هەڵبژاردن پارێزگای سلێمانی کە خاوەنی 18 کورسیە کراوەتە 5 بازنە و 65 کاندیدی هەیە. پارێزگای هەولێریش کە خاوەنی 15 کورسیە و 4 بازنێ و 53 کەس خۆیان کاندید کردووە. گەرچی پارێزگای دهۆکیشە 28 کاندید لە 3 بازنەدا کێبڕکێ لەسەر بەدەستهێنانی 11 کورسی دەکەن. بە گوێرەی ئامارەکان ژماری دانیشتوانی عێراق گەیشتووەتە 40 ملیۆن کەس، لەو ژمارەیەش 25 ملیۆن مافی دەنگدانیان هەیە. تا ئێستاش 16 ملیۆن کەس کارتی بایۆمتریان کردووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز هاوژین عومەر ڕاوشکاری سەرۆکۆماری عێراقمان کردووە. کاک هاوژین خێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس. بەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکان، دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەبارەی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا. ئێستا قسە و دەنگۆیەوەش هەیە کە بڕپارەیەک لە بەغدادەوە بێت. بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس کاک حەکیم و سپاس بۆ تیمی کەناڵی پەیام و بیسەران و بینەرانی بەڕێزی کەناڵەکەش. لە ڕاستیدا هەرچەندە ئێمە دووپاتی دەکەین وەکو سەرۆکایەتی کۆمار وەکو ئێمەش ڕەنگە لە ڕووی یاسایی و دەستوریەوە ئەو جیهەتە نەبین کە مفاوەزات و دانوستانەکە لە ناو چوارچەوەی ئەو بابەتەی کە ئێستا قسەی لێ دەکرێت. بەڵام ئەوەندەی ئێمە بزانین لە 1-2 هەفتەی ڕابردوودا ئەو وەفدە 1-2 جار چوونە بەغدا. ئەوەی ئێمە هەستمان پێ کرد و گوێمان لێگرتن لە کۆبوونەوەیەکدا یا لە پێشوازیەکە کە ئێمە حزوورمان هەبوو. طبعاً حکوومەتی عێراقی بەرمەبنای دیارە 3 جۆر راپۆر، 3 جۆر موافقە ئینجا پارەکان دەنێرێ. یەکێکیان بەرمەبنای تەقریری وەزارەتی نەوتە کە هەرێم لەو ناحیەوە پابند بووە. یەکێکیان تەقریری چاودێری داراییە کە ئەبێ تەدقیقی بەیاناتی مالی هەرێمی کوردستان بکەن. دانەیەکی تریان بریتیە لە پێم وابێت تەقریری TBI بانقی تیجارەی عێراقی بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان لە دوای هاتنی داعش لە دوای ئەو قەیرانی کە دروست بوو قەیرانە دارایی و قەیرانی سیاسی و علاقاتی لە بینی هەرێم و بەغدا کۆمەڵێ پارە پێم وابێت 4 ملیارد دلارێکە هی بانقی مرکزی عێراق لە بانقەکانی هەرێمی کوردستان بوون. ئەمە حکوومەتی هەرێم سەحبی کردوون بەکاری هێناون. ئێستا دەبێت ئەو پارەیە بگێڕنەوە بۆ شێوەی لەسەری ڕێکەوتون پێم وابێ مانگانە 50 ملیۆن دلارە. یەک شت هەیە ئێمە دەبێ بیزانین بەڕاستی نەزرەیەک هەیە کە زۆر جار وا دەکا ئێمە قیرائەیەکی علمی تەندروستمان نەبێت لە هەڵسەنگاندنی کێشەکانی بینی بەغدا و هەرێم. ئەمە لە زۆر سیاقی تری شاوتومانە. بەغدا دەوڵەتێکی مرکزیە، دەوڵەتێکە 100 ساڵی ڕێکە دەوڵەتە بە هەموو ئەو فەوزایی کە تایەتی کۆمەڵێ ئەجیزەی بەڕێوەبردنی دەوڵەتەن، کۆمەڵێ ئەقلیەت هەن کە ئەگەر بە ڕۆتینیش بێ ئیدارەی موئەسساتی دەوڵەت و کاروباری دەوڵەتەکەن. زۆر جار لە هاوڵاتیەکی بەسیتەوە کە دێ مامەڵەیەکی شخصی هەیە لە یەکێ لە فەرمانگەکانی عێراق تا ئەگاتە وەفدی ڕسمیش چی وەزارەتەکان بێت چ
جوتیاران بێ چێ حکوومەت بە ڕسمی بێ قەناعەتەکە وا دروست بووە کە تۆ ئەڕۆی بەرمەبنای اتفاقێکی سیاسی یەکسەر فەردەکە و پێ یا مەسەلەن شتەکە بێ پارەکە دێنیتەوە نەخێر کە داخلی ئەجوای عێراق بی داخلی ئەجوای ئیداری دەوڵەتی عێراق دەبی کۆمەڵێ فلتەر هەیە دەبێ بیبڕی بۆ نمونە ئێمە لە هەوڵی ئەوە داین کۆمەڵێ پێگە هەن کە هی کوردن پڕ نەکراونەتەوە ئەمە بە ئیتیفاقی پێنجلایەنەکە کە هەوڵ دراوە لیژنەی هەمانگی ئەوانە دروست کرا لە ماوەی ڕابردووە چەندین کۆبوونەوەیان کردووە کە هەوڵ بدەن ئەو پێگانەی کورد کە ماونەتەوە لە دوای 16 ئۆکتۆبەر و دوای ڕفراندۆم ئەمانە کە واقعی سیاسی کورد لە بەغدا کێشەی تێکەوت پڕ نەکراونەتەوە ئێستا پڕیکەنەوە جاری وا هەیە ئەم قەناعەتەوە دروست دەبێت کە تۆ بۆ نمونە ناومان هێنا کە کاک حەکیم تەرحەکرێ بوو ئەوینە ئەتپیا ئەبرێتەوە بەڵام کە دەیتە سەر ئیجراعاتی تەطبیقەکەی کۆمەڵی موسساتی دەوڵەت هەن ئەم مامەڵە شخصیە بۆ تەنسیبی ئەم نەفەرە بەنایە دەڕوا ڕەنگە جاری وا هەیە 6 مانگ و ساڵی پێدەچێت ئێستا ئێمە مامەڵەمان لەبەردەسە مامەڵەی هاوڵاتیمان لەبەردە مامەڵەی کۆمەڵی موسساتمان لەبەردەسەکردن لە ناو سەرۆکایەتی هەرێمان دوو دانە ساڵە هێشتا بە پایان نەگەیشتو مامەڵەکە بۆ کۆمەڵی ڕۆتینیات کۆمەڵی فلتەر هەیە کە دوجار دەوڵەت ئەم فلتەرانەی هەیە دەبێ بیبڕێ بۆیە زۆر جار مدەیەکی زۆر دەڕوا کە عملەیەک نەتیجەی نیە زۆر قسە دووبارە دەکرێتەوە خەڵکیش بەرمەبنا چاڕوانەکەی وایە کە وەفدێک کە ڕۆی لەو سەرۆ پارەکە لەگەڵ خۆی دەهێنێتەوە ئێستا بۆ چاوەڕێنەکان لەبارەی بوجەوە بەڕێزەوتت بۆ نمونە لەسەر هەرێم بە پیاسای بوجە دەبێت 250,000 بەرمیل تەسلیم کە وەزارەتی نێوت عێراق و هەرێم تەنسیق بکەن دیوانی چاودێری دارایی دەبێت لێ کۆڵنی و لەداهاتە ناوخۆیەکان بکە و راپۆرتی خۆی بە بانکی بازرگانی ڕێککەوتبێ ئێستاش بازەکە پارە بنێردێت ئێستاش هەر وەکو ئەگەرە و بڵین پارەکە نردنی پارەکە و ڕێکەوتنەکە من چۆنەڵێ ئێمە بە حکمی ئەوەی ڕۆژانە ئیش و کارمان بریتی نییە لەو مفاوەزاتەوە کوتم ئێمە ئوسوڵی قەزیەکان ئاگداری بڵێن حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا ئەم مفاوەزاتە دەکەن لەنا هەردوو حکوومەتی شا هەر جارە و لیژنەیەکی فەنی تایبەت بە یەکێ لەو سێکتەرانە بۆ نمونە لەگەڵ بەغدا مفاوەزات دەکەن ئەمە من وەکو چۆنەڵێ ئوسوڵی قەزیەکە وەکو بنەمای قەزیەکەی ئێمە قسەی لێ دەکەین ئەمە طبعاً وردەکارەکەی بە کۆ گەیشتەوە بە کوێ نەگەیشتەوە ئەمە شتێکە بەڵام بەڕێی ئێمە بەڕێ و بە تێگەیشتن و خوێندنەوەی من شتەکەەوە نیە بڵێ بەیانی و دوو بەیانی ئەم کێشەیە هەل دەبێ و بەڕاستی ئەم شتە یەکسەر بەیانی نادوو بەیانی پارە دێ یعنی من قەناعەتم وایە ئەم ڕۆتینیە ئەم عملیە و پرۆسیەسەی کە پەیوەندی بە وەزارەتی نەوت و پەیوەندی بە دیوانی چاودێری دارایی و بانقی بازرگانی عێراقی و هەیە مودەیەکی دەوێت سەرباری ئەوە یەک شتی ترێ بێ ماگامە لێ بێ ئێستا حکوومەتی بەڕێز کازمی حکوومەتێکە پێگەی لاوازە ئەمە یەک دوو ئێمە بەرەو انتخاباتە ڕۆین کۆمەڵی مزایداتی سیاسی هەیە لە عێراقدا زۆر شت هەیە بەڕاستی ناکرێتەوە بە ئاشکرا ئیشی لەسەر بکەی یا حکوومەتی عێراق بەهۆی لاوازی پێگەیەوە ناتوانێت بە ئاشکرا کۆمەڵی شت کە پەیوەندی بە مافەت دەستوری و شایستەدارایەکانی هەرێمەوە هەیە بە ئاشکرا و لە منطقی قووەتەوە ئیعلانی کاوە ئیلتیزامی خۆی پێوە دەربڕێ ئێمە لە چەند مەحەطەیە کابینی ومانە حکوومەتی بەڕێز کازمی ئەم کابینەیە زۆربەی خەڵکێکی تیادا دۆستی کوردن و بە تایبەتی وەزیرەکانیش کابینە وەزارەکەشی خەڵکی پرۆفیشناڵن خەڵکێک ئەقتابی سیاسی نین بۆ نمونە من وەکو قوتبێکی سیاسی یان نوێنەرێکی سیاسی سەبارەت بەڕێزت یا بە دۆزی بەڕێزت ڕێیەکی سیاسی مێ ئەمە تەدەخل پێ بکەم لە کاروباری ئیداری دەوڵەتە بەڵام بەڕاستی بەهۆی ئەو دووخاڵی کە باسم کرد لاوازی پێگەی حکوومەت ئێستا و دووهەم نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان ئەمان خۆیان دەپارێزن لەوەی ئیبرازی قەزەیەک بکەن بە تایبەتی لە میدیاکانە کە پەیوەندی بە هەرێم و مافەکانی هەرێمەوە هەبێ چونکە پێیان وایە خۆیان ئەو ئینطیباعی کە بە شێوەیەکی سلبی چەند ساڵێکە لەسەر هەرێم دروست بووە کە پابەند نابێ بە ڕادەستکردنی نەوت لەناو شەقامی عێراقی و شەقامی عێراقی خۆی دەیان قەیرانی ئەمنی و دارایی و ئابووری و نەبوونی تەعینات و خزمەتگوزاری هەیە ئەمە تۆ دە قورسەکەوێتەوە یعنی زۆر شتێ یەک نمونە بڵێم لە چەند مانگی ڕابردووە ئەوەندێکی پەرلەمانی کوردستان لیژنەی کشتتوکاڵ هاتن بۆ بە دواداچوونی مەسلەی گەنمی جوتیاران ڕاستە هەوڵێکی بەڕاستی هەوڵێکی پێزانراو بوو و ئیشێکی باش کراوە بوو بە بناغی ئەوەی کە ئەو پارەیە بێت و سەرۆکی لیژنەکە بەڕێز کاک عەبدولساتار مەجید بوو لەگەڵ چەند ئەندامێکی لیژنەکە ئێمەش لێ لە خزمەتی ئانابووین وەکو نوێنەری سەرۆکایەتی هەرێم کە سەرۆکایەتی ئەفۆن کۆمار کە بە نوێنەراتی سەرۆکی کۆمار بەندە و
بەڕێزێکی تر بەشداری کۆبوونەوەکانمان دەکرد. یعنی وەزیری بازرگانی یەکێکە لە کەسە بەڕێزەکان، یەکێکە لەو کەسانەی کە باوەڕی بەوەیە حقوقی جوتیارانی کورد پارێزگاری لێ بکە. وەزیری بازرگانی کە پارەکە لەژێر دەسەڵاتی ئەوانە سەرف دەکرا. یەک تەوسیەی هەبوو لە ئێمەش و لە لیژنەکەش ئەوە بوو کە ئەم شتە ئەوان هەوڵە دەن سەرفی کەن و پارەکە حازرەوە تەسفیەی کەن و مافی جوتیاران بدەن، بەڵام تکامان وایە ئەم شتە بانەگاتە دەمی ئیعلامی عێراقی و ئیعلامی کوردیش. یعنی ئەمە دلیلە لەسەر چی؟ دلیلە لەوەی کە ئەم کابینەیە هەوڵ ئەدا مافەکانی کورد بدات، چکە خەڵکانی پرۆفیشناڵ و میهەنین، ئەقتابی سیاسی نار نین بۆ نمونە بێن لە ڕێوە خاوەنی تعسوبێکی مەذهبی یا تعسوبێکی نەتەوەی بێ بەرامبەر مافەکانی کورد. ئەکسەریەتیان ڕەیان باشە بە مستەفا کاظمیشەوە، بەڵام بەڕاستی زۆریش ناتوانن خۆیان بگرن لەبەردەم ئەو زەختەی لەسەریان ئەو فشاری لەسەریانە بۆ دوو سەبەبەی باسمان کرد. چونکە حکوومەتێکە سەنەدی سیاسی بەقوەتی نییە، چونکە بۆ نەبەڕێز مستەفا کاظمی لە حیزبێکی بەڵێ کوتلەیەکی سیاسی گەورەی نییە، حیزبێکی سیاسی گەورە بەڕاستی لە پشتی نییە لە خۆشی و ناخۆشیە لە هەموو تەحەدیەکانە پشتی بگرێ و خەڵکێکی تر فشارەکانی بەرمەبنای بوونی ئەو سەنەدە سیاسیە لەسەری کەم کاتەوە. ئەمە خۆی بۆ خۆی سەبەبێکی گەورەیە کە ئەوان مراعاتی دەکەنەوە دۆخی ئێستا عێراقیش ڕۆژانەکە ئاڵۆزی تێدەکەوێت تەحەدیات و پێشاتی ناخۆش ڕوو دەدا و ئێمە بەرەو ئینتیخابات دەڕۆین. ئەمەش وایە کە فشارەکان زیاتر بێ لەسەری. بۆیە ئێمە دەبێت ئەگەر قەزەیە قسەی لێ دەکەین بەڕاستی هەموو ڕەهندەکانی لێک بدەینەوە. ئێمە خۆشحاڵین و هیوادارین و بەڕاستی زۆریش خۆشحاڵ بووین کە بە قەناعەتەوە هەردوو لە گەیشتنە ڕێکەوتن و لە یاسای میزانی 2021 عێراقا ئەم ئیتیفاقی هەردوو لە ڕەنگی دایەوە، هەردوو لە چۆنەڵێ شانازیان پێوە کرد و ئیلتیزامیان پێوە دەربڕی. ئێمە خۆشحاڵین بە سەراحەت کە ئەو کێشەیە چارەسەر بکرێ و ڕنگدانەوەی ئیجابی بەڵێ ڕنگدانەوەی ئیجابی لەسەر واقعی تاکی کۆمەڵگەی کوردی هەبێ. بەڵام بەڕاستی پرۆسەکە سێرەکەی دوا دەکەوێت. یعنی ئێمە دەزانین خەڵکی ئێمە بە تایبەتی لە هەرێمی کوردستان کە ئێمە بەڕاستی لە مەنزوری هەرێمی کوردستانەوە ئیش دەکەین لە بەغدا. ڕاستە ئێستا ئێمە نوێنەرێکین لە موسسەیەکی دەوڵەتی سیادی دەوڵەتیە لە عێراق، بەڵام بەڕاستی من خۆم بە نوێنەری تاکی کورد دەزانم، بە ڕێزێکی تر لە پەرلەمان، بە ڕێزێکی تر لە موسسەیەکی تر لە وەزارەتێکە. بۆیە حەز دەکەین بە زووترین کات ئەم شتانە ئەم بربەستانە هەڵبگیرن و هەردوو لە بەنیەتی باش بشنە پێشەوە ئیرادەی ئەویان هەبێ کە ڕۆژێ زووتر بگەنە ڕێکەوتن و هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێمی کوردستانیش بە حەقیقی پابەندی خۆی پیشان بە و بەڕاستی بە هیچ شێک نەچێتە ژێرباری ئەوەی کە سبەینێ بیر لەوە بکاتەوە جارێکی تر کە نەوە چۆتەوە سعرێکی بەرزتر و گرانتر بووە بیر لەوە بکاتەوە جارێکی تر ساردی بنوێنێ لەگەڵ بەغدا. هیوادارین بەرەزوتە ئێستا وێنەی لە شەقامی عێراقی دروست بووە، ڕەنگە زیاد ڕۆیشتیدا کرابێت کە هەرێم پابند نابێ و ئەوانە ئەو وێنەی کە دروست بووە بەوە کاڵ دەبێتەوە گە هەرێم ئەم جارە پابند بێت و داهاتی 250,000 بەرمیل تەسلیم کە داهاتە ناوخۆیەکە قەرزی بانکی بازرگانی بێتەوە. ئەو وێنەی کاڵ دەبێتەوە چی بکرێت؟ بەتەکید ئەزانی چۆنە ئێمە ئێستا لەبەر ئەوەی لە چوارچەوەی عێراقدا دەژین و بەڕاستی مرکزی سیاستکردن لە دەوڵەتی عێراقا لە بەغدایە ئێستا پێویستمان بەوە هەیە تەصفیر یا کێشەکانی خۆمان لەگەڵ بەغدا سفر بکەینەوە. ئەمەش بە چیە بێ؟ مەسەلەن ئێمە وەکو کورد ئەگەر چی ئێستا گەڕیزی لایەنە کوردەکان کێشەی تێدایە لە بەغدا بە تایبەتی ساڵانێکە لە دوای ڕفراندۆم و 16 ئۆکتۆبەر و ئەم ئەڵبەز و دابەزانەی کە لە بینی لایەنەکانی هەرێمی کوردستان و لە بینی هەرێمی کوردستان و عێراق ڕوویدا تۆزەیەک ڕیزی کورد ئەناڵێنێ بەدەست چۆنەڵێ کۆمەڵێک گرفتەوە. بەڵام بەڕاستی ئێمە هەر شتێک مافی دەستوری کورد بێ بەڕاستی یەک ڕیزیەکمان بینیەوە پێوی لە بەغدا، یعنی هەمووی ئیشی لەسەر دەکات. بۆیە کاک حەکیم ئێمە خواخوامانە، یعنی کورد یا تەرەفی کوردی یا دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستان هەستێ بە ئەرکە دەستوریەکانی خۆی بۆی ئێمە چۆنەڵێ زیاتر شەڕ بکەین و بەرگری بکەین لە مافەکانی کورد و ئەم جارە لە حکوومەتی هەرێمیش بۆی بڵێن کاکەوتە هەموو ئیلتیزامەکانی سەرشانی خۆی لە ڕووی یاسایی و دەستوری لە ڕووی ئەوەی کە لە قانونی میزانی 2021 هاتۆ جێبەجێ کردو ئەو کاتە فشارەکەمان بگوازینەوە بۆ حکوومەتی عێراقی. بەڵام بەڕاستی لە ساڵانی ڕابردووە سیرەکەی کەم تەرخەمیەکە بۆ چەند جار ئیتیفاق کراوە لە سەردەمی عادل عەبدولمەهدیە کە دوای ئەوەی ئەو کێشە سیاسیانە بوو چۆن لێوەکو نیمچە موساڵەحەیەک کرا لەگەڵ بەغدا. ساڵی یەکەمی بڵێن کابینەکەی عادل عەبدولمەهدی ڕێکەوتنێک کرا، ڕێکەوتنەکە بۆ ئەوە کرا کە عادل عەبدولمەهدی پارە بنێرێ و کوردیش
چۆن ئەڵێ بەپێی پێویست بەڵێ نەوت ئەوە بکە وای لێ هاو کورد هەڵنەسا بە نیشاندانی ئیلتیزام بەرامبەر ئەو ڕێکەوتنێکە کرابوو و ڕاستە لەگەڵ هەموو کورد نەکرابوو ئەو اتفاقیە لەگەڵ تەرەفێکی سیاسی لە هەرێمی کوردستان کرابوو بەڵام دوجار وای لێ هاو لەو ئاخیرانی کابینەکەی بەڕێز مستەفا دکتۆر عادل عەبدولمەهدیە یعنی وەفدی سیاسی دەچوو بەڕاستی داوای دەکرێت کاکە هەر هیچ نەبێ ڕۆژی 10,000 بەرمیل بنێرن بۆ ئەوی من بتوانم قسەیەکم پێ بێ لای شارع و شەقامی عراقی کە خۆی لەژێر باری خۆپیشاندانەکانی تشرینی 2019 و ئەو هەموو فشارە سیاسی و حیزبیانەی کە لەسەری بوون بۆیە بەڕاستی لە قۆناغی ڕابردووە بەشێکی کەم تەرخەمەکان لەسەر حکوومەت و دەسەڵاتی کوردی بوو کە ئیلتیزامی پیشان نەدەدا بەرامبەر ئەو ئەرکە دەستوری و یاسایانەی لەسەرەتی بۆ ئەوەی بە تەواوی مافە یاسایی و دەستوریەکانی خۆی بەدەست بێنێ و خەڵک لێ مستەفید بێ و ئێمە هەمومان بە یەک دڵ بە یەک سەوت بەرگری لەو حکوومەتە بکەین بەڵام بەڕاستی ئەمە کە نەکرا زۆر نوێنەری کوردێ لە بەغدا نەچوە ژێرباری ئەوەی کە بۆ نمونە دیفاع لە شتێک بکە کە حەقیقەتی نییە ئێمە ئەگەر بمانەوە چارەسەری کێشەیە بکەین ئەبێ جارێ لە خۆمانەوە دەست پێ بکەین سەیری کەم و کورتەکانی خۆمان بکەین پێ دوایگە ناوخۆی هەرێم ڕاست بکرێتەوە و پێگەی کوردیش لە بەغدا بەهێز دەبێت لە ڕووی چاکسازیەوە لە ڕووی دادگەریەوە لە ڕووی دۆسی نێوتەوە وەکو مبتەدا و خەبەروان ئەگەر ئێمە ئیسلاحێکی سیاسی جدی ببینین لە هەرێمی کوردستان کە بەڕاستی تا ئێستا بەداخەوە نایبینین تازە بە تازە بۆ نمونە هەندێک لێدوانی بەرپرسی ڕسمی دەبینی لە هەرێمی کوردستان ئەڵێ پرۆسەی چاکسازی یاسای چاکسازی سیرەکەی خەریکا بێ بە قوربانی ململانەی سیاسی بینی چەند هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان ئەمە قسەیەک نییە من بیکەم ئەمە قسەیەکە لە ناو مەنزومەکەەوە خۆی دێ لەلایەن ئەو کەسانەی کە خۆیان لە ناو واقعەکەدان بۆیە بەڕاستی ئەگەر ئێمە بەم شێوەیە بەم کەم تەرخەمی ئەو بکەین نەک لە بەردەم تەحەدیەکانی ناوخۆی عێراقا بەڕاستی ناتوانین بە تەواتی خۆمان بگرین بەڕاستی ئێستا ئەو تەحەدیە هەرێمی نێودەوڵەتیانەشی لەبەر دەم واقعی عێراق و ناوچەکە و هەرێمی کوردستانی شاین ئێمە زۆر زیاتر بە لاوازی دەرەکەوین و ڕەنگە ببێ بە مەترسی گەورە لەسەر ئەزمونونەکەمان تۆرە سەیری کە ئێستا ئێمە چەندین کێشە بە چای خۆمان دەبینین کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە بەرۆکی عێراقی گرتووە باشە ئێتۆ نەتوانی ئیسلاحی ناوخۆی خۆت بکەی سێکتەرەکان کەناڕێکن چاکیان بکەیتەوە و 2 ساڵە یاسا دەرکردووە نەتوانی جێبەجێ بکەی و یەکڕیزی لایەنە سیاسیەکان لەلایەک بەدەست بێنی و متمانەی خەڵک بە گۆڕانکاریەکانی خۆت بەدەست بێنی بەڕاستی بەلاوازی دەمێنیتەوە وەکو چۆنەڵێ لقێکی زەعیف دەبی لە بەردەم بەغدا لە بەردەم ڕەشە بە هەرێمی و نێودەوڵەتەکانە کە بە هەموو لایەکە چۆنەڵێ یاری پێ دەکرێت و ناتوانانی خۆڕاگربی و تەسبیتی حاڵی خۆت بکەیت بۆیە بەڕاستی ئێمە زۆر جار کە قسەکانمان نەکەین دوو معادلە هەیە کاک حەکیم خەڵکانێکن موسەبیبی ئەم وەزعن بەڵام شەو ڕۆژ خەریکی بەخشینەوەی هەواڵی خۆشن خەڵکانێکی ژەنۆک و ئێمەمانان کە بۆن منە لەم ناتەواویە دەستێکمان نەبووە بەڵام ناچارین وەکو کابرای خەبەر ناخۆشمان لێ هاتووە حەقیقەت بە خەڵکەڵێن کە بەداخەوە لە سایە واقعی کە هەیە زۆربەی خەبەرەکان خۆش نین بەڵام سیرێکی خەڵکێکی جوای لاتوە ئەمەە واقعی تاڵی بینیوە حەزەکە خەبەرێکی خۆشی پێبووترێ ئەگەر خەبەرەکە ئەساسێکی ڕاستیشی نەبێ بۆیە بەڕاستی ئێمە کە ئەم قسانە دەکەین وەکو ئەو دۆستەیە کە ئەڵێ دۆزە و کەسەیە و گرێنێ دوژمن ئەوەیە و خاتە پێکەنین ئێمە واقعەکە سیر دەکەین ئەوەی کە لە بەغدا دەیبین ئەوەی کە لێرە دەیبینین و بەڕاستی جاران ئەگەر لە قۆناغی سەرەتای سەرهەڵدانی ڕسمی و پرۆتۆکۆلی بەرەی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان سیرکەی بەرەیەک دیفاعی دەکرد بەرەیەک نەقدی دەکرد دووبارەکە وا دابەش بووبوون ئەمیان دیفاعی دەکرد ئەمیان نەقدی دەکرد بەڵام ئێستا بە دەرلەوەی ئەو جیهاتانەی ناڕازین و بەشێک نین لە پێکهێنانی دەسەڵات و حکوومەت و کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕخنە دەگرن لە ناو کەسە دیار و باریز و بەشێک لە مەنزومەکەی دەسەڵاتی شاخۆی ڕخنەکان هەیە ئەمە وای کردووە میزاقیەتی ئەم قسانە ئەم سەرنجانە زیاتر بێکەوا دەکا ئێمە بزانین لەبەردەم کۆمەڵی کێشەدان ئەم کێشانە چارەسەر نەکراون ئەم کێشانە مواطەڵیان پێوە دەکرێت ئەم کێشانە نابێ ئەوەنەی تر تەخیر بکرێن چونکە زەربە لە بوونیەی سیاسی لە قووەتی سیاسی لە پێگەی سیاسی هەرێمی کوردستانەدا چ لە ناو خۆیە وچ لەسەر ئاستی عێراق وچ لەسەر ئاستی دەوروبەریش بەڕاستی چونکە تۆ سەیری کە لە دوای ڕوخانی ڕژێمەوە ئەتوانین بڵێن شیعە و کورد عێراقی تازەیان دروست کرد بەڵام ئێستا وای لیا تۆ کورد پێگەی لاوازە لە بەغدا
یعنی من نمونەیەکت پێ بڵێم سەبارەت بەوەی کە ئێستا هەوڵ دەدرێ پێگەی کورد بۆ نمونە بەقوت بکرێەوە ئەو پۆستانەی کە مڵکی کورد بوون بۆی خەڵکی تر داگیری نەکات زۆر جار کاک حەکیم بۆ نمونە ناوی دەرەچێ مرەشەح بوو ئەوەی ئەو پێگەیە وەربگرێ لەسەر ساڵانێکی زۆر بەدەست کوردەوە بووە وەکیلی ئەم وەزارەتەیە ئەم جونگە عەسکەریە ئەو جونگە ئەمنیە ئەو جونگە سیاسیە بەڵام کاچی سەیرەکەی هێزێکی شیعە هێزێکی سوننە ئەمەی داناوە ئێستا کەس ناتوانێت هەڵی کەنێ و کوردێک بخاتە شوێنی مەجبور دەبێ چی بکەی بە دوای حەلێکی ترا بگەڕی بۆیە بەڕاستی ئێمە دەبێ بەڕاستی بە دیدێکی نیشتیمانی سەیری واقعی هەرێمی کوردستان بکەین بە دیدێکی دڵسۆزانە ئەو کەم و کورتیانەی لە شێوازی ئیدارەدانی هەرێمە هەیە ئەم قسانەمان هەموو لە دڵسۆزیەوە لە شێوازی ئیدارەدانی هەرێمە چارەسەر بکرێ مەسەلەی مەرزەکانە مەسەلەی دۆسیەی نەوتە مەسەلەی ئازادیە بەڵێ ئەو قیمە معنەی و حەزاریانەیە خۆ ئێمە بەس من لێتان ناشارمەوە ئەم قسەی کەسێکی تێروپڕ نییە بڵێ ئازاری خەڵک نازانێت بەڵام ئەگەر بەراوردکەی بێ بە نەفسیەتێکی هادی و بە دراسەیەکی قوڵەوە سەیری وەزعەکە بکەی لە سای ئەم وەزعی دەگوزارێ ئێمە ڕەنگە کەمترین ناحیەی دارایی زەرەرمان کردبێ ئێمە کێشەی ئەخلاقیمان بۆ دروست بووە ئەزەماتی ئەخلاقی لە کۆمەڵگەی کوردیا دروست بووە تۆرە سەیری کە لە ئەرشیفی کەناڵەکانی ڕاگەیاندنە سەیری کە لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە تا ئەمڕۆ بزانە ئاماری خۆکوشتن لە هەرێمی کوردستان چەند بووە ئاماری یەکتر کوشتن چەند بووە ئاماری مەسەلەن ئەو حاڵەتانەی کە ئەشنە بابی ئینحراف و لادانی ئەخلاقی چەند بووە لە هەرێمی کوردستان ئێستا وای لێ هاتووە منێکی ئیسلامی بەتەنها دەنگ بەرز ناکەمەوە بڵێم ئەم شتە پەیوەندی بە داب و نەریت و کەلتوری کۆمەلگەوە نییە و مەترسیە بۆ سەر ئەخلاقی کۆمەلگەی کوردی هەڵۆشانی ئەخلاقیش لە ناو کۆمەلگە واتە داڕزانی کۆمەلگە باشە تۆ زۆر جار کێشەی داراییت هەیە کێشەی داراییمان هەبووە بەڵام لەبەرەوەی ئینتیمامان هەبووە یەکڕیزیمان هەبووە خاوەنی ئیمان و عەقیدە و ئەخلاق و قیەمی بەقوت لە ناو کۆمەلگەی کوردیا چۆن شیشی سەقف سەقفێکە ڕاگرێ و کۆمەلگەی بەرگەی گرتووە بەڵام ئێستا کە تۆ وا دەکەی کۆمەڵی خەڵک دەهێنیت لەسەر شاشەکان دەکەی بە پاڵەوان وانێ لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئەمانەوە هەموو کێشیان لەسرە و دەیانکەی بە ئایکۆن لە ناو کۆمەلگەیە ئەمە سێرەکەی نەکە لە ڕووی داراییەوە زەرەرت لەو کۆمەلگەیە داوە لە ڕووی ئەخلاقیش زەرەرت داوە لە ڕووی مەسەلەن ئینتیمای نەتەوەی زەرەرت داوە چکە بەڕاستی تۆ تاکێک لێرە بێ لەم کۆمەلگەیە پارەی نەبێ داهاتی نەبێ مەسەلەن چارەنووسی نەبێ تەعیناتی نەبێ کۆمەڵی حقوق هەیە نەیبێ و دوجار وڵاتەکەشی بە فەلسەفەیەکی پەروەردەیی لە سێکتەری پەروەردەیە فەلسەفەیەکی پەروەردەیی هاوچەرخ و گرنگ و سەرکەوتو بەڕێوە نەبرێ منزومەی سەحی کێشەی تیابێ مەسەلەی جانبی ئەخلاقی کاکە خۆ جانبی ئەخلاقی ئەگەر زیاتر ئێمە ئیسلامی ئاماژەی پێ بکەین بەڵام ئەوە لە زۆربیان گرنگترە ئێمە سێرەکەی لەو ناحیانەشەوە پاشە کشەمان کردووە کە ئەمە وا دەکا ئینحرافات لە کۆمەڵگەیان ڕووبدا بۆیە بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە کاک حەکیم وەکو چرنوقکردن لە خۆمان لە هەرێمی کوردستان ئەمانە بکرێت کە بەڕاستی هەنگاوەکان زۆر لاوازن هەنگاوەکان بەو ئاراستەیە نین کە تۆ بڵێ وەڵاهی بەیانی دوو بەیانی من چاوەڕێی شتێکی تر دەکەم ئێمە زۆر جار ناچارین بەراورد بە عێراق بکەین بەداخەوە لە کاتێکا عێراق وەکوتم لە 2024 کورد بە تەرەفێکی سەرەکی بوو لە دروستکردنەوەی من هەر لەم کەناڵەشەوە جارێک تر وتم تۆ سەیری معالەجاتی بەغدا بکە بەو هەموو قەیران و کێشەیە کە هەیە لە ڕووی سیاسی لە ڕووی دارایی لە ڕووی ئەمنیەوە بۆ مەسەلەی موچەمە بەس لە هەموویە موچە و غەیری موچەش لە مانگی لە یەکی دەی 2019 ئەو خۆپیشاندانە جەماوەریانە دەستیان پێکرد ئێمە لە ڕیاسی جمهوری بوون تەقاریری ئەمنیمان بۆ داو یەکەم لەحزە بە 350 کەس دەستی پێکرد 400 کەس بوون هەموو ئەوانەی لە بەغدا مزاهریان کرد 400 کەس بوون تەقاریرە ئەمنیەکان کە ئێمە دقە بە دقە پێمان دەگەیشت وەکو ئەو کەسانی کە معنی بوون بە چاودێری وەزعەکە لە ناو واقعی بەغدا و واقع سیاسیەکەدا باشە دوجار ئەوە بوو هێزە ئەمنیەکان کۆمەڵێ کاردانەوەی خراپیان بەرامبەریان هەبوو توندوتیان بەرامبەران تۆزێ جەماور و ڕوژا بەرەبەرە زیادی کرد لە یەکی دە تا یەک تا سیوەکی 12 لە عێراق لە ماوەی 3 مانگە چەند یاسا گۆڕدرا چەند بڕیاردرا یاسای خانەنشینی تعدیل کرا یاسای ئیمتیازی سەرۆکایەتێکە کەم کرایەوە ئەوەی من بزانم بەڵێ کۆمیسیۆنی هەڵبژاردن هەڵۆشێنرایەوە هەر پێکهاتەکەی ناوەڕۆکەکەی گۆڕدرا مەسەلەی کۆمەڵشتی تر هەبوو بەڕاستی بڕیاری هەڵبژاردننی پێشوەختدرا یاسای هەڵبژاردن بناغەکەی دانرا لە ڕێاسی جمهوریە و ئیشی لەسەر کرا هەمووشی چووە بواری جێبەجێکردنەوە یعنی بەڕاستی تۆ رسێری کە ئەگەر ئەزانی کێشەیەک هەیە ئەبێ حلەکانت سەریع بێ نەک ئەوەی تۆ دانیشی مەسەلەن مەسەلەی موچەش مامەڵی پەرلەمانی عێراق باشتر لە پەرلەمانی کوردستان
كاك حكي من مقاليكشم لسرو قضية النسي إما لناو سروكاتي كومارا أو قيرانهات سياستي عامي دولة شون بو أو بو كبهي شويك مشي خلق دوانا كوي تصوركي لدزگایەکی سیادی وەکو سەرۆکایەتی کۆمارە ئێمە هەرچی شوێنی نیشتەجێبوونمان هەبوو ڕادەستمان کردەوە تەنانەت بەڕاستی لە خزمەت تەسیری لە خزمەت گوزاریەکانی ناو فەرمانگەکانی سەرۆکایەتی کۆمار کرد خۆم قسەیەکی جوزئیە ئیکەم بەڵام سەیری ئەوە بکە ئەم تەقەشوفاتە بەرفراوانە کرا ئەم هەموو چۆنەڵێ مەساریفەکەم کرایەوە لە ناو دەستگا سیادیەکانە زۆر جار دەستگا سیادیەکان ناکەونە ژێرباری ئەوەی تەقەشوفاتکەن بەشتی تر ئەوە دەکرێت بەڵام ئێمە وای لێ هاو بۆ نمونە لە ساڵەکانە لە ڕاڕەوەکانە ئەو خەتی ئینتەرنێتانەشی هەبوو هەمووی ئەوە کرا بۆ ئەوەی دینارە زیاتر بۆ منە لەو سەرفیاتەکەم بکرێتەوە هەموو ئامانجەکە چی بوو بە ڕاستەیەک بوو کە بەڕاستی واقعی عێراق تەحمولیەوە ناکەم مانگێ دوو مانگ موچە دوا بکەوێت ئەمە مامەڵەیەکی ئیجابیانە بوو کرا امتیازاتی ڕیاسات کەم کرایەوە کۆی باسمان کرد لە یاساکانە کۆمەڵە شت کە هەموو لە غەیری موچە و لە غەیری ئەو شتانەی کە هەبوون یعنی تەنانەت بەڕاستی بڵێم یعنی گەیشتە ئەوەی کە تۆ شوێنی نیشتەجێبوون ڕادەستکەیتەوە یعنی ئەمانە بۆچی بوو ئەمانە ئەتوانین بڵێن مامەڵەیەک بوو ئەگەر چی سنوورداریش بوو بەڵام لە پاڵیشیان کۆمەڵی ڕێگەی دەستکاری موچە بکرێ وەکو پەرلەمان بەڵێ ئەمانە مامەڵەیەکی جای بوو بەڵام ئێستا زۆر جار بەداخەوە ئەیبینی یعنی یەکەم شت لە هەرێمی کوردستان مافی خەڵکەوە شایستەکانی خەڵکە دەستکاری دەکرێت کە خۆی مەفروزە ئەخیر شت بێ مەفروزە دائیمان قوتی خەڵک شایستە دارایەکانی خودی خەڵک دەبێت لە پێش کۆمەڵی هەنگاوی ترەوە بێ من ئێستا تۆ بێ بڵێ ئەو جادێت بۆ قیرەکەم یا لە کاتی خۆیان مەعاژوەرگری بەپێ ئەولەویات بێ دەبێت تۆ موچەکە لە کاتی خۆیان وەرگری من ئەگەر کێشەی چۆنە لە متمانم نەبێ کێشەی نەفسیم نەبێ کێشەی مەساریف و داراییم نەبێ بەڕاستی بە جادەی خۆڵی شادەڕۆ دڵم خۆش بێ بەڵام من چی لەو قیرە بکەم لە کاتێکا تۆ شایستە داراییە شخصیەکانی خۆم لە بەرامبەر داوامکردن لە بەرامبەر کۆمەڵی حقوق ئەرکی قانونیان نامدەی زۆر باش ئێستا کە بەرەو هەڵبژاردننی پێشوەختە دەڕۆین دەبێت چی بکرێ لەسەر راستی کوردستانە بە تایبەتی ئەگەر خەڵک ڕەنگە بێ ئومێد بێ لە هەڵبژاردن یعنی دەبێت شتێک بکرێ ئەولەویات چی بێ موچەی خزمەت گوزاری ئازادی بۆ لانی کەم حەکیم بێنە سەر باسی مەسەلەی هەڵبژاردن کەمێ پێم خۆشە دوایی بە تایبەتی لە بەشی دۆمی بەرنامەکەش زیاتر تەرکیزی بخەینە سەر ئەگەر بێنە سەر باسی هەڵبژاردن ئەتوانین بڵێن لە 150 پەیوەندی بە دام و دەستگا فەرمیەکانی وڵات و حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقیشەوە لە 150 ئەرکێکە و مافێکشە ئەکەوێتە سەر خودی تاکی کۆمەڵگە زۆر جار ئێمە باز لەوە دەکەین دەزانین خەڵک بێهیوایە ئێستا لە سەردەمێکا دەژی کە پێوترێ سەردەمی ناومێدی بەڕاستی و بەڕاستی ناومێدیەکەشی مبەڕەرە یعنی بەهانەی هەیە چونکە بەڕاستی ئەو هەستەکە ڕۆژانە دەبینێ ئەم هەموو ئەرقامە بەرز دەبێتەوە دۆلار بەرز دەبێتەوە نرخی نەوت بەرز دەبێتەوە نرخی دۆلار بەرز دەبێتەوە هیچی ئەمانە ناکاتە ئەوەی کە لە سا 21 لێ دەبرێت بکرێ بە لە سا 25 واتە هیچ تەطەورێکی ئیجابی کە لە شاشەکان باسەکرێ ڕنگدانەوەی ئیجابی نیە بۆ سەرژیانی ئەمە شتێکی طبیعیە کە بێ هیوایی و بێ ئینتیمایی ئەوە بکە بەڵام دوجار ئەمە منطقی ئیسلامی و قورئانیشە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم تغيير لهر يكمانو دەست پێ دەکا بە دەرەجەی یەکەم تغيير لە عملەی انتخاباتە چییە ئێمە هەموو جارێک هەڵێن ئێستا ئەمە لە سەرۆکاتی کۆمار فەریقێکمانەیە سێ کەسی دوانمان مستەشاری بەڕێز سەرۆکۆماری عێراقین یەکێکیشمان مستەشاری بەڕێز مستەفا کاظمیە کە ئەم سێ کەسە ئێمە گروپێکین ئیش دەکەین بۆ ئەوەی هەرچی خەلەلەکانی پرۆسەی انتخاباتە ئێمە بە مەشاریع بە تەقاریر تەسلیمی ڕێئاساتی عێراقی بکەین سەرۆکاتی کۆماری عێراق سەرۆکاتی حکوومەتی عێراق سەرۆکاتی پەرلەمانی عێراق سەرۆکاتی ئەنجومەنی دادوەری عێراق ئەم لەگەڵیا UN لەگەڵیا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بۆچی بۆ ئەوەی ئێمە بتوانین کەلێنەکانی پڕکەینەوە بۆ ئەوەی بتوانین ئەو کونانەی تەزویرکردن ناڕێکی لە پرۆسەکە هەیە ئێمە لە پشتیانەوە بۆستین و هاوکاریان بکەین ئێستا خۆتان نەزانن کۆمەڵێ دادوەری بەڕێز پرۆسەکە بەڕێوە دەبن کە یەکەم جاریانە پرۆسەی انتخابات بەڕێوە دەبن تیمێکی باشن هاتون تیمێکی دڵسۆزن و ئەیانەوێ بەجددی کار بکەن ئێمە کەسە معنیەکان لە عێراقدا و لە هەرێمی کوردستانیش ئەوانەی کە معنین بە قەزەکە ئیش دەکەن بۆ ئەوەی لەسەر ئاستی ئیجراعات لەسەر ئاستی ئەنزیمە لەسەر ئاستی
ئەمنی ئینتیخابی لەسەر ئاستی سیاسی و سەنەدی یاسایی پرۆسەکە ئیش بکەن بۆ ئەوی پرۆسەیەکی تێر و تاوکرێت. ئەو کاتە تۆی هاوڵاتیش ئەوەی کە ئەکەوێتە سەر لەم قەزیا بۆ نمونە بەشداربوونێکی ئیجابیە لە قەزیەکە. تۆ تووڕێی لە دەسەڵات بڕۆ تعبیر لە تووڕێی خۆ بکە لەسەر سندوقی دەنگدان. بەمە کۆمەڵی ئامانجە پێکی یەکەم ئەوەیە تۆ تعبیرت لە حەقێکی دەستوری و قانونی و خوایی خۆت کردووە کە تۆ خۆت نوێنەری خۆت دیاریەکەی. خاڵێکی تر سەدبارەی دەکەینەوە زۆربەی ڕێژەی بەشداریکردن لە ئینتیخاباتە تا ڕێژەی بەشداریکردن زیاتر بێ ڕێژەی تەزویر و پێشنەوەی مەجال بۆ ئەنجامدانی تەزویر لەلایەن هێزە تەزویرکەرەکانەوە کەمتر دەبێتەوە. بۆیە بەڕاستی دووباتی یەکەمەوە لە 150 هەوڵدان بۆ ڕێکردنەوەی ناڕێکیەکانی ئەم واقعی کە هەیە لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیش دەبێت خەڵک ئەوەی بکە. زۆر جاربات لەوە دەکرێت خەڵک چی بکە هەموو شتێکی کرد. زۆر جار ئێمە ئەو قسێ دەڵێن زۆر شتی تر هەیە کە دەبێت بیکەین چارەنووسی خۆمانە. یعنی ڕاستە خەڵکێکی زۆر ڕەنگە بێهیوای ڕووی تێ بکایە خەڵکێکی زۆر لە ژێرەوە مستەفیدە بەڵام خەریکی بڵاوکردنەوەی بێهیواییە. ئەو نمونانەشمان هەیە تۆ دەیان هەزار کەس لەم هەرێمی کوردستانەیە موچەوەرەگرێ ناوی موچەی بندیوارە ئەمانە سیرەکەی خراونەتە ناو کۆڕ و کۆمەڵەکانی کۆمەلگەی کوردی و بۆشی بۆی بێهیوایی بڵاوکەنەوە. بۆیە بەڕاستی ئێمە پێویستمان بەوە هەیە بەڕاستی خەڵکیش بە تەواتی لە مافەکانی خۆی شارەزا بکەین و هۆشیاری بکەین بۆ ئەوی بتوانێت بەشدار بێ لەگەڵ لایەنە خێرخواز و کەسە خێرەمەندەکانی ئەم وڵات دڵسۆزەکانی وڵات بۆ ڕاستکردنەوەی ناڕێکی. ناوبڕێکمان دوای ناوبڕەکە باسی دەکەین چیتان کردووە لە سەرۆکاتی کۆمار بۆ نەزاهەتی هەڵبژاردنەکەی کاپرێرمانگی دەبکرێت بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەکەنین وڵاتان لەگەڵمان بێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژمارەی کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێیەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ هەر ڕەنگێک بێ ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بەتەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئینجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکاوژین سەبارەت بە مەسەلەی هەڵبژاردنەکان دەنگۆیەکە بوو کە هەڵبژاردن لە مانگی دەیدا هەڵبژاردنی پێشوەختەی پەرلەمانی عێراق دوا بخرێ. ئاسنگەکان چین ئایا دوا دەخرێت کە لە کاتێکەوە لە سەرۆکاتی کۆمار بە چڕوپڕی خەریکی مەسەلەی هەڵبژاردن؟ لە ڕاستیدا زۆر جار ئیسارەی ئەو قەزیانە دەکرێت بەداخەوە لە مجتەمەعی عێراقی و کوردیشا زۆر جار ئەوەندەی چاو لەسەر خەبەرە سلبیەکانە ئەوەنە لەسەر جانبە ئیجابی و بنیاتنەرانەکە نییە. ئەمە زۆر جارە مناقشە لە ئەوکیانە دەکەین هەتا لە مەسەلەی ئەم پێکوتەی کۆرۆنا لقاحی کۆرۆناکە
هەزاران تەسریح ئیجابی بڵاو دەبێتەوە، هەزاران دراساتی ئیجابی بڵاو دەبێتەوە کاکە ئەم لقاحەبەن لە خۆتان ڕێژەی توشبوون کەمەکاتەوە ڕۆژەی مردون کەمە سیرەکەی هیوایە مەسەلەن بەشێک لە خەڵک دێن چیەکەن لە سوسیال میدیا ڕەواج بە کۆمەڵی تەسریحی شازەدەن کە سەرچاوەکانیان وونە وانە سێرێک تشکیک یا گومانە خەنە سەر مەسلەی ئەنجامە ئیجابەکانی ئەو پێکوتەی کۆرۆنا لە کاتێکا چەندین دەوڵەت هەیە لە عالەمە ئەوەیان کردووە و ژیانیان ئاسایی کردووە چۆنەڵێ داویانە لە هاوڵاتیانی خۆیان مەسلەی ئینتیخاباتیش بەڕێزان بەڵێ تەحەدیمان هەیە ئەستەنگی گەورەمان هەیە و بەرەو ڕەنگە وەزعی ناڕەحەتریش بڕۆین لە عێراقا بە تایبەتی لە ڕووی ئەمنی ئینتیخابی و توندوتیژی ئینتیخابیەوە بەڵێ بەشێک لە هێزی سیاسی ڕەنگە لەگەڵ ئەوە نەبن کە ئەم ئینتیخاباتە لە کاتی خۆیان بکرێ باش ئەمە وەکو کۆمەڵێ شت کە باز دەکرێت بەڵام ئەبێ لە بەرامبەر وەڵامەکانیش بخەینە ڕوو ئەم ئینتیخاباتە واقعی یاسایی دەستەبەر کرا و لێبۆ یاساکانی واقعی هوەری و ئەوەی پەیوەندی بەلایەنی مێهنی و هوەری و لۆجستی و ئەنزیمە و ئیجراعاتی مفەوزیەوە هەیە هەمووی ماشیە 100%. هەرچی هێزی سیاسی هەیە لە عێراقا هەرچی هاوپەیمانە سیاسیەکانە هەرچی مرەشەحە سەربەخۆکانە ئەوەی کە بەتەما بوون بەژاری انتخاباتکان هەموو ملتەزیم بوون ئەگەر تۆ لەو 250 حیزبەی لە عێراقا تەسجیل کراون و چەندێکیان بەشداری انتخاباتەکەن ئەگەر ئەمە بەشێک لە کوتلە گەورەکانی عێراق ئەوانەی پرۆسەی سیاسی لە عێراق پێگەێنن بەشداریان نەکردیان ملتەزیم نەبوونایە بۆ مواعیدانەی کە کۆمیسیۆن داینا لە ڕووی تەقدیمی لیستی مرەشەحین لە ڕووی دروستکردنی هاوپەیمانێتی و تەسجیل و تۆمارکردنی هاوپەیمانێتی و کۆمەڵی ڕێکاری تر ئەو ئەمانوو ڕەنگە ئەمە نەتوانن چۆنەڵێ انتخابات بکەن وەکو کۆمیسیۆن و لە عێراقا بکرێ بەڵام لە ڕووی لۆجستی هوەریشەوە هەمویان ملتەزیمن پێوەی لە ڕووی سیاسەتی دامەزراوە باڵا و ڕسمیەکانی عێراق سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی کۆمار سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی ئەنجومەنی قەزا هەمویان ملتەزیمن و ئیلتیزامی خۆیان پیشانەدەن بە مواعیدانەوە هەرچی دوان ئاخر سەر ڕاستەنگی زۆر مەبەستم لەمە چییە کاگین ئەمە کۆمەڵە شتە معتەیات و چۆنەوەی دەرکەوتەی خۆی هەیە کە تۆ باس لەمە دەکەی ڕەنگە واقعی عێراقەوە دوجار کەور دەبیتەوە کۆمەڵە تەسریح ئەوە دەکرێت یا کۆمەڵە قەنات کە لە پشتی ئاڕاستەیەکی سیاسیەوەن لە عێراقا بۆ نمونەیەکێک لەو شخصیەتە ئینتیخابیانە هەفتەی پێشوو ئێمە لە کۆبوونەوە بووین لەگەڵی لە بەغدا باسیەوە کردوتی منیان بان کرد بۆ قەناتێکی ئیعلامی کە سەر بە ئیتیجاهێکی سیاسی حەزی بەوە ئینتیخابات لە کاتی خۆیان بکرێت پێشەوەی داخلی ستۆدیۆ بوون کۆمەڵی خەبەری یا پێم بۆ ئەوی تووشی تەشاومم کا بەرامبەر ئینتیخابات وەکو تەسیرێکی سایکۆلۆژی لەسرم بۆ ئەوەی نەزرم وا لێ بکا کە ئینتیخابات دواکەوێت بۆی لە چۆنە لە ئەنجامی ئەو تەسیرە سایکۆلۆژیە لەسرم من شتێک بڵم لە ناو ستۆدیۆیا کە قەناعەتێک دروستکە لە زاری خەڵکێکی میهەنیەوە لە عێراقا کە ئینتیخابات ناکرێت من قەناعەتم وایە لە ڕووی سیاسی زەمینە لەبارە لە ڕووی یاسایی ئەوە وتمان هەموو ئەساسە یاساییەکەی لەبار کراوە بۆ ئینتیخابات و هەموو هەنگاوە هوەرەکانی کۆمیسیۆنیش زۆر بە مەزبوطی ئێمە چاودێری کارەکانیان دەکەین هەموو هەنگاوەکانیان زۆر بە مەزبوطی بەڕێوە دەچێت و ئەو تەوقیتە عملیاتی ئەو جەدوڵە عملیاتی کە دایان ناوە بە ڕایۆشکردن لەگەڵ خوبەرای UN تا ئێستا ملتەزیمن پێوەی و زۆر بە مەزبوطی دەڕوا و ئەخیر تەقریر لە دوسێ ڕۆژی ڕابردووا بوو کە هیچ شەریکەی فاحیسە بوو قۆناغی یەکەمی چێکردنی هەموو ئەجیسەکانی پرۆسەی هەڵبژار ئەجیزە ئەلکترۆنیەکان هی بژارنی دەنگەکان هی تەحقوقی بەسما هی هەموو ئەوانەی کە بەکارە هێندێت لە پرۆسەی انتخاباتە تەقریری یەکەمیان دەرکرد شەریکە فاحیسە ئەڵمانیەکە بەڵێ وتیان هەر هەمووی بۆمان دەرکەوتۆ هیچ کێشەیەکی نییە لە ڕووی تەکنەلۆژی لە ڕووی بەکارهێنانەوە بەس لەمە چییە بەڕێزان ئەمانە پێمان دەڵێ ئێمە وەکو ئەو گۆشەنیگایی خۆمان کە ئێستا ئیشی تێدا دەکەین بۆ بەڕێوچوونی انتخابات پێمان وای انتخابات دەکرێت خاڵێکی تر ئەگەر قسە لەسەر توندوتیژی ئەمنیەکانە بەڵێ من پێتەڵێم عێراق سەبارەت بە انتخابات توندوتیژی زیاتر بەخۆی بینێت تا نزیک بینەوە بەڵام ئەگەر سەیری انتخاباتی ڕابردوو بکەین انتخاباتەکانی پێشوو جاری وا هەیە بنکەیەکی دەنگدان بووە سارەی مفەخە خۆی پیا کردووە کەچی انتخابات هەر کراوە باری ئەمنی ئەوەنە ئاڵۆز بووە انتخابات کراوە شوێنێکی وەکو موسڵ هێشتا ڕزگار نەکرابوو لە ژێر دەسەڵاتی داعشە خۆتان نەزانن یعنی کۆمەڵی گرفتی گەورەمان هەبووە بۆیە ظروفی زۆر ناڕەحەتتر هەبوو لە عێراقا و انتخاباتیشی تیا کراوە خاڵێکی تر ئەگەر سەیریکەی لە 2003 تا ئەم ساڵ کە قەرارە لە مانگی دە هەڵبژاردن بکرێت باش ڕێژەی هەڵبژاردنانەی لە عێراقا کراوە لە ماوەی ئەم 7 ساڵەیە
ئەگەر زیاتر نەبێت کەمتر نییە لەو ئینتیخاباتانەی لە هەرێمی کوردستان کراوە بۆ هەموو ئیستقرارە سیاسی و ئەمنیەوە کە لە ماوەی 30 ساڵە کراوە. بۆیە ئیلتیزام زۆر زیاترە لە عێراقا بۆ ئینتیخاباتی دەوری، انتخاباتی مەجالیسی محافظات و انتخاباتی عێراق. بۆیە بەرمەبنای ئەم خوێندنەوەانە بەرمەبنای ئەوەی لە ئێمە دیارە و بەرمەبنای ئەو مەرسومە سەرۆکایەتیەش کە دەرکرا لە مانگی چوارە بۆ تەسبیتی موعیدەکە بەڕاستی من پێم وایە انتخابات دەکرێت. بەس ئێستا خسەرەوەی ئێوە لە سەرۆکایەتی کۆمار چیتان کردو بۆی تەزویرەکەی 2010 دووبارە نەبێتەوە لەسەر ئاسی کۆمیسیۆنش چی کراوە؟ جیاواز ئەم جارە ڕێگری لە تەزویرەکە کاک حەکیم ئەمە لە زۆر سیاقی تریشا باسمان کردووە. ئێمە و پێشتریش باسم کرد ئێمە چەندین کۆبوونەوەی دەوریمان هەبوو پێم وایە کۆمیسیۆنەکە گۆڕاو نوێ. بەڵێ وابزانم 4 کۆبوونەوەی دەوریە لەسەر ئاستی هەر 4 سەرۆکایەتەکەی عێراق بە حزوری تەواوی ستافی کۆمیسیۆن، بە حزوری نوێنەری UN و بە حزوری هەموو مستەشارینی ئینتیخابی سەرۆکایەتەکانی عێراق. 4 کۆبوونەوەمان کردووە بە مفەوەزیەی ئینتیخابات وتراوە ئێمە سەنەدین لە پشتان دەوەستین، ئیشتان بۆ دەکەین و هەر کەم و کوڕێگە ئێمە بە چاوی یارمەتیدەر و پشتیوان پشتان بەرنادین لەناو ئەو هەموو گرفت و کێشانەی کە هەیە. بۆیە بەڕاستی ئێستا ئێمە ئیشی بەردەوامان هەیە بە تایبەتی لەسەر ئاسی سەرۆکایەتی کۆماری عێراق و لەسەر ئاسی سەرۆکایەتی حکوومەتی عێراق بۆچی بۆ ئەوەی ئینتیخاباتێکی نەزیه بەڕێوە بچێ و تەوافقێکی باش. بۆ نمونە ئێمە ڕاستە شتەکانمان ئیستیشاریە، یعنی ئەو نییە ئێمە بتوانین وەکو سەرۆکایەتی کۆمار وەکو ئەم مستەشارانەش بەسەر کۆمیسیۆنا فەرزکەین. بەڵام بۆ نمونە تەدقیقێکی زۆر بەکار هاو شەریکەی فاحیسەکە گۆڕدرا. شەریکەی فاحیسەکە شەریکەیەکی ئەڵمانیە، نەک دام و دەزێ ئەو لیجانە معنیانەی کە لە عێراقا لەسەر ئاستی وەزارەتی ئیتیساڵات و جیهازی مخابرات و کۆمیسیۆن و ئەوانە دروست کران بۆ تەدقیق لە کارەکانیان تا پەسەندی بکەن، ئەوانە هەموو ئەوە بوو. تەنانەت بەشێ لە ئەطرافە سیاسەکانی عێراق ئێمە لەگەڵان دائنیشین. ئەمە کۆمەڵێ طرفی سیاسین لە عێراقا کە بۆ نمونە سەر بە دەوڵەتێکی دراوسێن، ئەمان سەر بە دەوڵەتێکی ترن، ئینتیمایان هەیە ئەو تەوزیعاتی کە خۆ دەزانی لە عێراقا هەیە و تەوزیع سیاسی. ئێستا هەمویان متفقن و رازین بەو شەریکەیە. طبعا ئەمەش لە ئەنجامی کۆمەڵە معلومات و دراسەیە کە ئەم هێزانە مطمئنن بەرامبەر کارەکانی ئەو شەریکە ئەڵمانیە کە پێشتر ویسرا لەگەڵ شەریکەیەکی بەریتانی بەناو بەریتانی ئەوە بکرێ بەشێکی زۆریان دەنگیان لێ بەرز بۆ کە شەریکەیەکی بۆ نمونە پەسەندکراو نییە و شەریکەیەکی جێی متمانە نییە. بۆ نمونە ئێمە هەوڵمان داوە کۆمەڵێشتی تر ئەوە بکەین. بۆ نمونە لە ڕێ حکوومەتەوە هەوڵ دراوە مەسەلەی ئەمنی ئینتیخابی پارێزگاری لێ بکرێت. ئێستا ڕایشکارێکی بەڕێز کازمی تایبەت کراوە بە مەسەلەی پاراستنی کارکردن بۆ پاراستنی ئەمنی ئینتیخابی لە عێراقا. ڕۆژانە ئاسایشی ڕۆژی بەڵێ کۆمەڵی مەشاریع هەیە چی بکرێ ئێمە کە دەڵێن ئەمنی ئینتیخابی چی بکەین. بۆ نمونە ئێمە پێشنیارمان کردووە کۆمەڵە لیجان دروست کرێ لە محافەزاتی عێراقی. ئێمە دوو کێشەمان هەیە، دوو کێشە لە عێراقا، ماڵی سیاسی هەیە، پارەیەکی دزی هەیە کە بەدەستی کۆمەڵی هێز و لایەن و کەسایەتیەوەن لە عێراقا زیمەی پێدەکڕن و خەڵکی پێدەکردن و ئەسواتی پێدەکردن کە ئەمە بەشێکیان لای سونەکانی عێراقن، ماڵی سیاسی. سیلاحی منفەلیتمانێ، سیلاحێک کە لە دەرەوەی دەوڵەتە، لە دەستی خەڵکانێکە لە دەرەوەی هێزە ئەمنیەکان و دەستگا ڕسمیەکانی عێراق. ئەمە زیاتر لای شیعەیە. ئەم دوانە ڕەنگە کێشە بۆ ئینتیخابات دروست کرێت. پێشنیارمان کردووە کە لیجانی تایبەت ئەوە بکرێ، ڕەزدی سەرفکردنی ئەو پارانە بکرێ. ئەجیزەی مخابراتی عێراق بەشی خۆی توانا و قووەت و تەسیرات و بڵێن هینی خۆی هەیە، ئەتوان کۆمەڵش بکەن، کۆمەڵە ئیجراعات بکەن. مەسەلەی ڕۆژانە ئێمە کۆبوونەوەی دەوریمان هەیە، یەکتر بینینمان هەیە، مەسەلەی ڕقابەی دەولی ئەمە یەکێک بوو لەو شتانەی کە ئێمە داوامان کرد. ڕقابەی دەولی ئێستا تەنها چاودێری دەکات، سەرپەرشتی ناکەوە. داواکرا بوو لە ئەنجومەنی یاسایش سەرپەرشتی کاوەزە و بەسەر چاودێری کرد. UN داوا کرا UN ڕقابەیەکی چڕ و پرتر و ئەوتری هەبێت بەمەرجێ تەسیر لە سیادەی عێراق نەکات. خۆ دەزانی ئەو شتانە هەموو حساباتی وە دەکرێت. بەڕەسمی UN بە هەر 4 سەرۆکایەتەکەیان وت کە من حزورم لەو کۆبوونەوەیە هەبوو کە دەبێ حکوومەتی عێراقی مفاتحەی ئەنجومەنی ئاسایش بکات بە کتابێکی ڕەسمی بۆ ئەوەی داوای ئەوە بکەن کە تیمی چاودێری نێودەوڵەتی زیاتر بکرێ و UN حزوری زیاتری هەبێ بۆ سەرپەرشتی انتخاباتەکان. بالفعل لە مانگی دووە حکوومەتی عێراق نامەی ئاڕاستی ئەنجومەنی ئاسایش کرد. لە 2-3 هەفتەی ڕابردووە ئەگەر بزانن ئەنجومەنی ئاسایش اتفاقی ئەوەی کرد کە بە شێوەیەکی چڕوپەرتر خوبەرا بنێرێ و منەظەماتی تایبەت بەخۆی مراقبینی تایبەت بەخۆی بنێرێ. ڕقابەی دەولی بۆ انتخابات دووشتە. یەکەم ئەو ئەجیزانەی سەر بە UN
دوام ئەو ئەجیزانەی تر کە هی منەظەماتی دەولی نووسەر بە UN نین، منەظەماتی ڕقابەی ئینتیخابین، مجتەمەعی مەدەنین، ئیتیحادی ئەوروپی تێ ئەمانە. بۆیە ئێستا ئیش لەسەر ئەوە دەکرێت. ئێمە نەدوێکمان لە هەفتەی ڕابردووە لە ڕێئاسەی جمهوری کرد بۆچی سەبارەت بە ڕقابەی ئینتیخابی دیارترین ئەو منەظەمات و تۆڕانەی عێراقمان بان کرد بۆ گوێگرتن لێیان کە تایبەت بوون بە مەسەلەی سەرپەرشتیکردنی چاودێری ئینتیخابات و ڕقابەی ئینتیخابات. ئەمە پێوترێت ڕقابەی وەتەنی نیشتیمانی ناوخۆیی. هەموو ئەو بڕیارانەی کە دامان، ئەو تەوسیاتانەی کە بەرزکرایەوە هەرچی کار ئاسانی هەیە بکرێ بۆ ئەو جیهەتانەی کە دێن ڕقابەی ناوخۆیی و دەولیەکەن. ئەمە یەکێکە لەو قەزیانە کە بەڕاستی ئێمە داوامان کردووی UN حزوری جدی هەبێت. هەرچەنە من ڕەنگە وەکو پێویست ڕازی نەبم لە ڕۆڵی UN سەبارەت بە ئینتیخاباتەکان وەکو هاوژین. کاتمان زۆر کەماوەزۆکو کۆمیسیۆن ئەمجارە لەبەرەوەی کۆمیسیۆنێکی تانزەیە باشترە اینجا بازنەکانی ئینتیخابات بەربڵاون تەزویر کەم دەبێتەوە کە پێشتر کوردستان بۆ نمونە بازنەی زۆر سلێمانی ئێستا یەک بازنە وێستە بڵێن 5 بازنەیە یاخود ئەوەی کە دەڵێن ئەگەر جیاوازی لە 105 بوو لە ڕێژەی دەنگەکانە ئەم جارە ژمارنی دەستیش پەیڕۆ بکرێ. ئێمە ئەمەمان بە کۆمیسیۆن و تۆ خۆشیان دەزان ئەم ئینتیخاباتە حساسیەتی زۆر لە چەند ڕوویەکەوە. یەکەم ئەوەیە سەر لەبەری نیزام و ئیجراءات و شێوازی بەڕێوەچوونەکەی گۆڕاوە لە چاو ئینتیخاباتەکانی پێشووە. دووهەم ستافی کۆمیسیۆن گۆڕاون کە ستافێکن پێشینە ئینتیخاباتیان نییە دادوەرە بە ڕێزەکان کەسایەتی دڵسۆزن بەڵێ دەیانەوێت ئیشەکان بە مەزووتی بکرێ، بەڵام دەبێەوە بزانین ئەوان هاتوون لە ڕێوە کە دەست بەکار بوون لە جۆرێکی تر لە میهنەوە لە دەوڵەتە هەیان بۆ کەبریتی بۆ لە دادوەری هاتوون دەستگایەکی تەنفیزیان گرتووە کە دەستگایەکی میهنیەوە شارەزایەتی زۆری دەوێت. بۆیە ئێمە ئەم تەرحەمان و تۆتومانە دەبێ هەمومان ئیش بۆ ئەوە بکەین بە کۆمیسیۆنیشەوە یاری دەدەریان بین ئەبێ حساسیەتی ئینتیخاباتەکە تێک بدەین. خوا نەخواستە ئەم ئینتیخاباتە پێشوەختە کە بۆیە پێویسترا پێشوەخت بۆ ئەوەی ئەو ئامانجانەی کە لە خۆپیشاندانەکانی تشرینی 2019 داوا کرا و کۆمەڵی هێزی سیاسی ژاتنە سەرخەت بیپێکێ. ئەگەر ئەم شتانە نەپێکێ وە سەردەمێکی سیاسی تازە واقعێکی سیاسی تازە لە عێراق نەهێنێ وە خوێنی تازە نێتە ناو پرۆسەکەەوە نەبێ بە هۆکارێ بۆ ئیسلاحی سیاسی لە عێراق بۆ ئەوەی واقعێکی سیاسی تازە بێنێ بە دووری مەزانە ئێمە لە شەڕی ناخۆش نزیک بینەوە لە عێراق. چکە ئەگەر ئینتیخاباتەکە بە ئامانجی خۆی بە ئەنزیمە و ئیجراعاتی مەزبوط نەچێ بەڕێوە، چکە دەبێ بزانی سەرباری ئەو لایەنە ئیجابیانەی ئەم یاسایە هەیەی بەڵێ ئیجابیاتی هەیە هەروەکو چۆن ڕەنگە سلبیاتیشی هەبێ بۆ کۆمەڵی هێز کە هێزی گەورە نین لە عێراقا، بەڵام ئیجابیاتیشی هەیە ئەبێ هەموو ئیش لەسەرەوە بکەن کە ئەو ئیجابیاتە وەکو خۆی بێتە دی. بۆ نمونە یەکێک لەو ئیجابیاتانە فەوزای سیاسی لە عێراقا نەهێشت. تۆگەر سەیری کە ئینتیخاباتەکانی پێشوو ڕێژەیەکی زۆر پاڵێوراوت هەبوو، هەزاران پاڵێورا و جاری وایە نزیکی 10,000 پاڵێورا بووە، 7,000 پاڵێورا و ئێستا 3,500. بەڵێ ئەمە جگەلەوەی کە بەشێکی زۆری دوورە خراوە ئەوانەی کە پەسەند کراو بوون 1000 شتێ بوو، ئێستا بە هەمووی 3000 شتێکێ، یعنی نزیکی لانی کەم لە 150 بۆ لە 160 نیسبەی پاڵێورا ئەوە بووە. مەسەلەی قەوائیمی ئینتیخابی کەم بۆتەوە. ئەنجا کۆمەڵشتی تر زۆر هەیە زۆر بە کورتی خەڵک ئەرکی چیە مانگیدە وێزگێکی گرینگە بە کورتی بێسپاس. وەڵا کاک من قسەکانی پێشون دووبارە دەکەمەوە. ئێمە بەڕاستی ئەگەر چی ئەتو ئەزانین بێهیوایی و بێمتمانەی بەرامبەر هەڵبژاردن دووبارەیەکەمەوە باڵی کێشاوە بەسەر بیرکردنەوەی خەڵکدا، بەڵام ئێمە هیچ وەسیلەیەکی ترمان لەبەردەم نییە غەیری ئینتیخابات بۆ ئەوەی ئیسلاحی سیاسی پێ بکەین، بۆ ئەوەی دەموچاوەکان بگۆڕین، بۆ ئەوەی سیاسەتە فاشیلەکان بگۆڕین لە عێراق و هەرێمی کوردستانیشە. فەرمو من ناچم بۆ ئینتیخابات، فەرمو تەزویر ئەمێنێتەوە، فەرمو بۆ نمونە کۆمەڵی وەجه کە ساڵهای ساڵ بۆ نمونە من لێ ناڕازیم دەمێنێتەوە. باشە یکەواتە بەشێکی ئەوەیە کە من بە دەوری خۆمەڵ نەساوم. ئێمە دەبێت کۆتایی بۆ ئەقلێتە بێنین. طبعاً هەرێمی کوردستان باشترە، هۆشیاری سیاسی بەرزترە زۆر جار لە عێراق، یعنی لەو ناحیەوە بەڵێ وایە. یعنی من نابێت چاوەڕێ بم پێشەوەی خۆم مشهور بخۆم کێشەکانی خۆم چارەسەر کەم چاوەڕێی کاک حەکیم بێبێت. کاک حەکیم لە 150 دەورەکەی لەسرە، هاوژین لە 150 دەورەکەی لەسرە. دەوری من چییە بەڕێزان؟ هەتا لە هەندێک وڵاتە بەپێی قانون بەشداریکردن لە دەنگدان و هەڵبژاردنا کراوە بە ئەرک، کراوە بە واجب، کەەوەی من لە مەنزومەی دەستوری یاسایی عێراق ئەوە نەکراوە. ئێمە دووبارەی دەکەینەوە بەڕێزان، هەموو هەوڵێکمان داوە، دەیان هەوڵمان داوە لەسەر جانبی ئەمنی انتخابی، ئەنزیمە و ئیجراعات، شەریکەی فاحیسا، هەموو ڕێکارەکان بگرینە بەر بۆ ئەوەی انتخاباتێکی ئەوە بکەین. تکامان وایە خەڵکیش بە دەوری خۆی هەستێ وەک چۆن بەشێکی زۆر لە هەرێمی کوردستان کە ڕێژەکەی زۆر زیاترە لە عێراق بەشداری تۆماری بایۆمەتریان کردو، هیوادارین ئاوازنە سەر سندوقەکانی دەنگدان
بۆ هەڵبژاردننی لایەن و کەسایەتی دڵخوازی خۆیان کە پێیان وایە عملی سیاسیەتوان ڕاستکەنەوە. زۆر سپاس بۆ بڕست هاوژنامە ڕاشکاری سەر و کۆمەڵ عێراق لەم بەرنامەی لەگەڵمان سپاس دەکەین. سپاس بۆ بینێرانی بڕست، سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.